بەبێ مناقەشە وەکو خۆ ئامادەکردن بۆ ئەو لۆدە زۆرێکی خاتە سەر مێشکی ڕۆژانە پێویستی بە 6 تا 8 ساعت خەوی ڕێک و پێگەیە. خەوێکی تەندروست لە کاتێکی تەندروستە. کاتێکە چایان بە تۆ کەوێت بیر لە تەندروستی و لەشی جوانەکەنەوە ئەمڕۆ هاتووی وانە بە قوتابیانی پۆلی 12 بڵێیتەوە چیان پێڵی لێرەوە؟ سەرەتا دەستی جەنابتان خۆش بێ ئامادەبوونی ئێوە لە شوێنە چاکەکان نیشانی باشی ئیشەکانتانە. بە ئیزنی خواوی کە ئێمە مەبەستمانە بیگەینین ئەوەیە کە ئەم گەنجانی کە لەم هۆڵە کۆبوونەتەوە ئینشاڵڵا ئەم ساڵەچنە پۆلی 12 ئامادەکاری لە ڕووی جەستەیی لە ڕووی فکری لە ڕووی تەندروستیەوە ئەگەر بۆ ئەو خوێندکارانە فراهەم بکرێ نەتیجەیان باشتر بێت. چونکە من بە حکمی ئیشەکەم مامۆستای وەرزشم لە قوتابخانە ڕاهێنەری لە جوانی لە بواری نوتریشنیش هەم قسەی تیاکەین زۆربەی خەلەلەکانی ئەو گەنجانە ئەبینین لە سیستمی خواردن و لە هەستان و دانیشتن و لە نەکردنی وەرزشایە. ئەوەی کە تایبەت بێ بە من وەکو سپیکەرێک لەم ئیڤێنتەیە باسی ئەویان بۆکەین کە وەرزش و خەوی تەندروست و خۆراکی تەندروست زووتر ئەیانگەێنێتە نەتیجە بە ئیزنی خوا. باشە ئەو کەسێک کە کۆشەکە بۆ پۆلی 12 پێویستە وەرزش لەگەڵ کۆشەکەی بکات یاخود تەنها کۆشی خۆی بکات و دانیشێ. باش ئێمە کۆششەکەین بەکوێ؟ بە مێشک دروستە؟ بەڵام هەموو ئیشەکانی ڕۆژانەمان بەکوێ ئەنجامین بە ماسوولکەکانمان بە لە شولارمان دروستە؟ ئەگەر ئێمە هەردووشیان بین لە یەک تەندروستیانکەی نەتیجەی تەلەبەکە باشترە بێت. کەوابوو کۆششکردن بۆ پۆلی 12 وەرزش نابێتە ڕێگر لێی بەڵکو وەرزشکردن و هەڵسو و کەوتەکە لەگەڵ کۆششی فکرەکە هەمیان تاواکەری یەکترین نەتیجەی باشترە بێ خوتان خوێندکارەکە. پێویستە لە شەو ڕۆژێکە چەند کاتژمێر بخەوێ ئەو قوتابیە؟ ئەوەی کە وەکو ناحیە زانستیەکە ئێمە بیزانین بۆ گەنجێکی تەمەەن 7 ساڵ یان 16 ساڵ یا 18 ساڵ کە ئەکاتە پۆلی 11 تا 12 بەبێ مناقەشە وەکو خۆ ئامادەکردن بۆ ئەو لۆدە زۆرێکی خاتە سەر مێشکی ڕۆژانە پێویستی بە 6 تا 8 ساعت خەوی ڕێک و پێگەیە. خەوێکی تەندروست لە کاتێکی تەندروستە نەک خەوێکی پڕاوپڕ بەڵام لە کاتێکی ناتەندروستە. ئیشەڵڵا ڕوونیەکەینەوە لەوێ. کاتەکە کەی ئەبێ بخەوێت؟ بە هەموو یاسایەک بە هەموو ڕێکارە تەندروستیەکان خەوی کەسێک ئەگەر بیەوێ مێشکی ئیستیعابی شت باشکە ئەبێ سەعات دەوری 10 تا 6 بەیانی بێت. لە نیوەڕوانە لە عسرانە ئەکرێ ئەوە قەیلولی پێوترێ لە چێشتەنگاویا لە عسرانە 30 دقەیەکشمان هەبێ ئەوە جارێککە ڕیلۆدە بۆ خانەکانی مێشک و ئیسراحەتێکی باشیش بەلاشایە. وەکو وەرزشکردنەکە چ وەرزشێ بکەن زەڕورە؟ ئەیخینە سەر دوو باب. ئەگەر بابی ئەوەل با بڵین بابی یەکەم ئەگەر گەنجەکە توانای چوونە هۆڵێک یا سنتەرێکی وەرزشی هەبێ ئەمە خێر عەلا خێرە بەڵام بەمەرجێک شدەی تەمرینەکە بۆ شێوازە نەبێت کە تەئسیر لەسەر ناحیەی مێشکیشی بکە. ئەگەر نەیتوانی بچێتە هۆڵێک یان ویستی ئەو کاتەی بۆ بگەڕێتەوە لەویا باسیەکەین کە چەندین جۆری وەرزشمان هەیە لە ماڵا کرێ هیچ ئامێرێکشی پێویست نییە بەڵکو یارمەتیدەرە بۆ چالاکبوونی سووڕی خوێن لەگەڵ وەرگرتنی ڕێژەی ئۆکسجین لاشەش تەندروستەکە لە ماڵی شاکرێت. هیچ قوتابیش پۆلی 12 هەبوو لە ساڵانی ڕابردووە کە بڵێ ئەو بەرنامەی تۆم پەیڕەو کردووە و تۆ ئیسفادێکی باشم لێ کردووە و دەرەجەیەکی باشیشم لەسەرێناوە. ئەوە جەناب دەتوانانی لە مامۆستا یادگار و ئەو مامۆستا بەڕێزانە پرسیارکەی پار لێرە کە هەمان قسەمان کردووە نەتیجە و باگراوندی شتەکانمان هەمووی بینیوەتەوە لەو کۆمنتانی کە خوێندکارەکان نووسیوانە کە بەپێی ئەو شتانی کە لێرە وەریان گرتووە نەتیجەی زۆر باشیان هەبووە و پەیمانگای یادگاریش ئاشکرایە کە زۆربەی یەکەمەکان لای ئەوانە و ئەوانیش ساڵانە لەم ئیڤێنتانە گوێ لە ئێماگرن ئەوە باگراوندەکەی لای ئەوانە.